إن شاء الله أمره في باكێکتان لێوەرەگرین لە پاش ئەوەی کە ده هەفتە و نۆ یا بۆ ده هەفتە لە چالاکردنەوەتان خوێندووە هێشتاش سێ هەفتەی زێڕینتان ماوە لە چالاکردنەوەی مێشک و یادگە جە بزانین بەم ماوەی کە لەناو چالاکردنەوە بوو لەناو ئەم خێزانە جوانیان بوون چیتان بەدەستێناوە لەسەرەوە ئەمڕۆ ئینشاءالله کۆمەڵێ قسە ئەگۆڕینەوە سەرەتا خۆتمان پێ بناسێنە خاتر سروەی بەڕێز ناوی بەڕێزتان و تەمەنتان ئاستی خوێندن و لە چ شارێکەوە لەگەڵمان ئابوون گیانەکەم فەرموون. بەڵێ من ناوم سروە عومەرە تەمەنم 37 ساڵە یاری پیشەم یاریدەدەری تەندروستیە لە هەولێردا دەنیشم بەشداربووی خولی چالاکردنەوەی یادگەمە خولی 12 ئاوات ئەکادیمیم بەڕاستی زۆر یعنی بە خۆشحاڵی و بە گوڕوتینەوە بەشداریم کردی الحەمدولله یعنی ئەو نیەتەی کە ئەمن هەم بوو ئەو ڕنگدانەوەی لۆم هەم بوو الحەمدولله بەدەستم هینە زۆر سپاس خوای گەورە دەکەم کە ئاوات ئەکادیمی بە من ناساند. الحەمدولله لە فەزلی خوای گەورە یا ڕەبی بەخێر بێن خوشکە بەڕێزەکەم زۆر سپاس خوشکە سروەیان پێشتر یادگەتان چۆن بوو باسێکی ڕابردووی خۆتمان بۆ بکە بە عام چۆن بوویت و ئێستاش ئەوەی دڵتە پێمان بڵێ گەشتی بەچی و بەچەند. بەڵێ وڵایە من پێش ئەوەی بە حیسابی ئەوەی کەوا کەتمە ناو ژیانی ماڵ و منداڵ و شتانە بەڕاستی یادگەم یعنی تووشی بیرکۆڵی ببووم زۆر کات لە کاتی قسەکردن و ئەوانە یعنی کەلیمات هەبوو لە بیرم دەچەوە حتا ئەوەی کە بەخۆم زۆرم حەز لە حفزی قورئان بوو زۆر جار دەستم پێدەکرد وازم لێ دەهینە لەبەر ئەوەی یعنی نەمدەتانی بڵێمەوە اتقانم نەبوو یان شێوازی لەبەرکردنم غەڵەت بوو لێم نەدەزانی تەکنیکەکانم نەدەزانی بەنسبەت لەبەرکردنی حەدیث نەبەوی لە لای مامۆستایەکەم دەمگوت بەڕاستیم پێم ناکرێ و عەرەبیە و پێم لەبەر دەکرێت زۆر زەحمەتە یعنی ئەوتە بوو خۆم لێ دەدەزیەوە نەمدەتانی زۆر لەلام قورس بوو. بەنسبەت گوێگرتن پێش ئەوەی بەشداری بکەم زۆر چت هەبوو کە جێم لە ڕادەگرت مثلا جێم لە کتابەکی دەنجی ڕادەگرت یان مەحازەراتێک شتێک بوو زۆر لە خۆم نێزیک دەکردەوە سەوتەکە ئاساییش بوو یعنی لە سرعەتی ئاسایی بوو نۆرمال بوو زەحمەت تێدەگەیشتم تێگەیشتنیشم زەحمەت بوو یعنی بەس ئێستا کە الحەمدولله یعنی کە خوای گەورە ئاشنای کردم بەم کورسە جوانە یعنی شتەکان هەمووی پێچەوانە بوویتەوە بەخۆشم زۆر سێرم پێدێ بەڕاستی یعنی نایەتە قەناعەتم الحەمدولله وەج لە فەزلی خوای گەورەیە لەسەرمان بەنسبەت حفزەکە زۆر باش بوویمە پێشتر لە 4 ساعاتی کە لۆمان دانرا بوو نیو سەفحەم بە زۆر پێ لەبەرکرا نەک بە ئیتقانەکی باشیش نەبوو بەس ئێستاکە لە پاش ئەوەندە مانگێکەوە زۆر ئیستیفادەم کردی الحەمدولله گەیشتیمە ئەوەی کەوا بإتقانەکی باش 2 صفحەی لەبەر بکەم لە 5 دقەی. ما شاء الله تبارك الله سبحان الله الحەمدولله ما شاء الله لە 4 ساعات نیو لاپەڕەش بە جوانی لەبەر نەکەی ئێستا لە 5 خولەکە بە ئاستێکی زۆر باش 2 لاپەڕە لەبەر بکەی ما شاء الله تبارك الله. والله مامۆستا ئەو ڕۆژی زۆر دڵم خۆش بوو کە ئەوە پێشبڕکێکتان دانابوو یعنی دەمگوت حتا کۆمنتیشم نووسی بەخۆم گوتم دەبی ئەوم پێ بکرێ و زۆر زەحمەتە بە ئیتقانە سەتای 2 صفحەی لەبەرکەین بە 5 دقەی دوای تاقیم کردو گوتم تاقیکەمەوە بشکم پێم بکرێ ئەو شەوی هەر هەوڵمدا زۆر هەوڵمدا الحەمدولله یعنی 100 2 لاپەڕە زیاترم لەبەر کرد هەالوت مناردبوو نشتی 2 لاپەڕونیوم لەبەر کرد بوو الحەمدولله ما شاء الله تبارك الله يعني زۆریان بە ئاسانی لەبەر دەکەم کوردیەکە هەر دەخینەوە لەبەر دەکەم الحەمدولله لەواش لە قورئانەکەی زۆر باش بوویمە الحەمدولله ئەویش ئێستاکە لە 5 دقەی هەتا 18 ڕێزی چوویمە تقریبا صفحة كوني وأها دەتوانم لەبەرکەم إن شاء الله الحەمدولله. الله تلێبێ منهجی بەنسبەت ئەوەش لە قورئان بەڵێ بەنسبەت خێرابینینەکەش وڵای بیدایەتی هەتا 4 صفحەی دەمتانی خێرابینینی لێ بکەم هەتا 8 صفحەی دەچووم وشە دەمدیت وشە دەمدیت بەس وڵای ئێستا الحەمدولله 1 صفحەی بە 1 بینینی دەبینم 2 صفحە دەڕۆم زۆر يعني زۆر سپاس خوای گەورە دەکەم بەڕاستی لە 5 دقەی دەتانم ختمەک و هەتا 150 لاپەڕە 200 لاپەڕەی ببینم
براسي وفضل خوي قوري لسرم يعني لو تمني أمن شوق بوم أو روسك ختمة كم يعني ختمة كم دي زور زور تلم خوش بو دم قد بي يعني هو أمن ما هم لها تيا. الله أكبر، والله زور زور ما شاء الحمد الله قول. لله. ما والله شاء الله مشتوق تبارك. بوم براسي يعني كفيديو كان مددي تم زاري دم قد اشتواني يعني كو أو شتان راسي بس إنسان راسي يعني كتسون في وستمان بويا كفرا بەتەندروستی مان بدەین بە خواردنمان بدەین مێشک و یادگەتسا و بیستن هەموو ئەعضاءەکانی جسممان یانی هەموو پێویستی بە تەمرین و بەڕاهێنان و بە فەرەپێدان هەیە بەڕاستی. راسته زور زور راسته. بەڵێ یعنی ئێستا کە زۆر کەس هەیە مەسەلەن دەچتە بەنسبەت پارەکەی دەڵێن زۆر کەس دەڵێتن مەسەلەن پارەکەی زۆرە و بەڕاستی یعنی ئینسان یەکەم جار فەرا بە هەستەوەرەکانی بداتن زۆر زۆر گرینگە. زور زور راسته. بەخوای یعنی ئێستاکە زۆر کەس هەیە دەچیتن دەستەقاعی لە جوانی ئەوەش تقریبا کە ئەتۆ ڕاضی جسمت پێویستە ئەوەش پێویستەکەوە ڕاضەک بە یادگەمان بکەین بە چاومان بکەین بە هەستەوەرەکان بکەین ئەوانە هۆکاری بەرەو پێشچوونی ڕئیسی ئینسانن بەڕاستی. جاران ئینسان کە هەوڵی بدایە تەنانەت بیویستە لە ڕووی مادیشەوە قازانج بکە پێویستی بە پەرەپێدانی توانای جەستەیی بوو واتە ئەبووە هێز و بازووی زۆر بووە. بەڵام لەم سەردەمەیە لە سەردەمی ئاواهی مۆدرنە پێویستی ئینسان پێویستی بەوە مێشکی بەهێز بێت چونکە زۆرینەی ئیشەکان بە مێشک ئاڕوە. یعنی ئەگەر تەنانەت پشت لە ڕووی مادی و پشتە پێشەوە ئێستا سبحان الله یعنی زۆرینەی ئیشەکان هەر بە مێشکە بەوەیە کە تۆ جاروا هەیە لە بە ئۆنلاین بە کۆمەڵە فکرە بۆیە ئەتوانی ئیشێکدا بنی. طبعا لێرە کە مێشکت چالاکە بێتەوە لە ڕووی داهێنانەوە لە ڕووی فکری جوانەوە فکری ئیشیش تەنانەت بۆت زیادە بێت بەرە بەراز بە گۆڕانکاریەکانەکەی ئینشاءالله. بەتەکید وایە وەڵا يعني من بەڕاستی نسحتم لە هەمووانەیە کە بەشداریان نەکردێت زوو بەشداری بکەن پارەکەی هیچ زۆر نییە بەنسبەت ئەوەی کە ئەو هەموو ئیسفادەی لێ دەکەی. بەڕاستی ئاوز ئەکادیمی واتە زیندووبوونەوەی ڕۆح جەستە تەندروستی یادگا خەو خۆراک یعنی هەموو ڕێکخستن و زیندووبوونەوەیە هەموو ئەو بابەتانەی بە تەنها یادگەنیە خەو خۆراکە یعنی بەڕاستی نوێبوونەوەی مرۆڤێکە لە قەلبەچی دی دروستبوونەوەی لە قەلبەچی دی منەوەی دەبینم بەڕاستی یعنی بە تەواوی ئینسانیەتی ئەو کەسی دەگۆڕێ بە تەواوەتی بەس ئەوە نیە ئەتوو بچی تەنها بڵێ وەڵام دەمەوێ یادگەکەم زیرەک بکەم. بەڕاستی زۆر استفادە هەیە وەڕێنمایشم لە بۆ خوشکانیش ئەوەیە بەڕاستی ئەو پارێکەوە لە مرکزی تەجمیلات وانە سرف دەکرێت بەخوای بە نیوەی ئەوەندە پارەی بینن خۆیان پێ بەرەو پێش بن بەڕاستی یعنی ئەوە بەرەو پێشبوونی تەنها خودێک نییە کۆمەلگایەکە خێزانێکە کۆمەلگایەکە چونکە تو ینی پەروەردەی منداڵەکانیشت پێویستیان بە زیرەکی تو هەیە هەتا یعنی لە ئیشی ماڵیش ئینسان بەڕاستی لە ئیشی ماڵیش پێویستیت بەو زیرەکی هەیە هەتو ئینسانێکی تەندروست بژی ئەگەر بێت و مشکت چالاک بوو دەروونت چالاک بوو تەندروستت چالاک بوو دەتوانی ئیشی ماڵیش بە جوانی و بەڕکوپێکی بەڕێوە ببەی منداڵەکان بە جوانی پەروەردەت پێی و بەڕێوەیان ببەی بەڕاستی زۆر استفادە هەیە ئەگە کەسێک خانمی ماڵیش بیتن بەشداری بکات و زۆر استفادە لێ دەکا. ئەکید لێرە لە ئاوات ئەکادیمی بەتایبەت بۆ چالاکردنەوەی مێشک دروشمێکمانەیە کە زۆرترین فێربوونە لە کەمترین کاتدا جا ئەم کەمترین کاتە و زۆرترین ئەنجامدانە وەکو خۆتەڵی ئەگەر ئیشی ناوماڵیش بێت هەوڵ ئەدەی زۆرجە چاڵەج لەگەڵ خۆتە ئاکی ئاڵنگاریەکی ئەڵی با لە کەمتری کاتە بەم نەوشتە ئەنجام دەم یعنی ئیشە زەبەلاح و گەورەکان کە بە قورسێتە بەرچاو تۆ بەلاتەوە ئاسانە بێتەوە وردە و دەبێتەوە زۆر عجیبە سبحان الله. بەتەکید وەڵای مامۆستا من شۆک بوویمە پێشتر بەخوای هەڵدەستام لە خەوێ خەریکی ئیشی ماڵێ بووم هەتا سەعات 12 دەنووسم ئیشتم خلاص نەدەبوو بەس ئێستا یعنی ئیشی ماڵێم زۆر لە کنگچکە بوویتەوە چونکە ئەم دەستم بۆ شتی گەورە بردیە شتی گەورەم بەدەستهێنایە چونکە لە ئاوات ئەکادیمی ئەتوو هەر هەفتەک و بەرز دەبیەوە هەر هەفتەک و ئەتوو بەربەستە قورس دەستچێنی فێرە بربەست شکاندن دەبی فێرە خوتواتی گەورەتر دەبی شەقاوی گەورەتر يعني وەک لێدەی ئیشەکانی ماڵی هەتەواو تەواو بچکە دەبتەوە من ئێستاکە هاوڕێیەکانم دایان گوت ئەتوێ ڕادەکەی ئیشەکانی ماڵی و ئەوە و دەرس و دراست و دەوام و دەمگوت وڵا نازم ئیشەکانی ماڵم ئێستا هینایتەوە زۆر گچکەم کردیتەوە هینایتەوە ساعاتێک 2 ساعاتی
لو تي بشتري أود أكاديمي مكردي براستي بس بيشتر والله بهش ساعات نص ساعات تشبين طاونا دبو بس تندروس درونة شي تسالك تندرست شي تسالك واردني تسالك خوي تسالك يادقة شي تسالك إنسانة شي تسالك دروس دكاتن الحمد لله. إيش كان إيش برهم دار دبيتن براستي هم ناحية براستي كان براستي ومشكي داهي نرانا دروستك لفظل خايفة. الحمد لله. أي الحمد خوش لله كان للريج مار لبركرنو بشتر چۆن بووی ئێستا لە چه ئاستێکایی ئایا ئەگەر پێت بڵێم مەسەلەن هەموو ڕقەمەکانی ناو مۆبایلەکەت بەبێوی ناوەکانیان لەبەر بکەی هەمووی لەبەرکەیت و بیزانی هی کێیە ئەو ڕقەمانە ئەتوانی شتێکی وا بکەی یان شتێکی زەحمەتەوە و هەرگیز نابێت. والله ما مست بالنسبة وهرشوكة أمن بيشتر نام ضطانيك رقمي لبركم يعني استا شوق بما يعني باب مدالان الشوق بدري كو أتواتا سل رقمي بيك دقي يك ما شاء دقة سل رقمي لبردكم يعني براستي تكنيكة جيتو أنا براستي يعني استا كجدلم كأمن خوزيا زوزو تيج أوي خويندنم طاو كردبا من أود أكاديمين بناسيبا براستي أمن طلبة بوم شي رقم لبركردنم هبو نم دزاني تكنيكك بكاربينم بس والله أو تكنيك أنا زور أستانا بيك دقيقة من استا الحمد لله تسيوبين سل شماري دطانم لبركم بطواوي جمون ببرديتو زور بأساني بس بيشتر ولا رقم موبايلك مبيلا برنا ذكرى براستي رقم ما شاء الساري خو ما نبيلا برنا ذكرى اللي بيرم دتسو ما شاء الله. أرى زۆر والله سنك الرقم تلفون سياري خۆتانی على لەبەرەك. أرى والله هالرقم عالمي هرهيسو استطعنا الرقم موبايل يوم لا دوسي دقيقة بركة ما شاء الله الحمد تبارك. لله سباس بخ الحمد لله. براستي والله يجزي الشانا زينة براستي أو هم تكنيك جوانا أو هم يعني أستان كاريا براستي زي الشانا زي يعني نازان مكو وصفك خوش كسروية إخوان سربرز بن خوشکی بەڕێزی من لە ڕووی تەرکیز و سەرنجەوە چۆن بووی پێشتر ئێستا چۆنی چۆن خۆت هەڵە سەنگێنی چ یادگاری ناخۆش دێ لەگەڵ ئەو تەرکیز و بابەتی سەرنجەیە. والله یادگاریە ناخۆشەکانم ئەوەیە کاتێککە زۆر بەپەرشەوە دەچم حەفزی قورئانم دەکرد لەبیرم دەچەوە ئەوە ناخۆشترین یادگاریم بوو یان لەسەر بەڵێ لای مامۆستا حەفزی قورئانەکەم بوو نەمدەتانی بە تەرکیزێکی جوان تام قورئانەکەی بڵێمەوە یادگاری ناخۆشم زۆر بوو زۆر جاران دەچمە حەفزی قورئان وازم لێ دەهینا لەبەر بێتواناییم نەمدەتانی یعنی تەکنیکم پێ نەبوو یان ئەوتە بوو زیادگەم باش نەبوو زاکرم باش نەبوو الحەمدولیلا ئێستا کە لەگەڵ تەکنیکانە زاکرم زۆر باش بووە. پێشتر هەفتەی مانگی یەکەمی ئاوات ئەکادیمی کە بەشداریم کردبوو ئەو ژمارانم بە تەکنیکیش لەبەردەکەی چم بەبیر نادەهاتەوە تەرکیزم نمابوو هیچ الحەمدولیلا ئێستا تەرکیزێکی زۆر باشم هەیە کە لەبەری دەکەم و دەتوانم لێ ماوەی یەک دقەی هەمووی بڵێمەوە. الحمد لله. ئەی خۆت کەسرویان لە ڕووی تەندروستی و دەرونیوە و لە ڕووی ئیمانیەوە ئایا لە چالاکردنەوە ئێمە ئەم شتانەمان لەبیر کردووە و تۆ چ گۆڕانکاریکت بەسەر هاتووە لە ڕووی ئەو سێشتی وتمان. بەڵێ وەڵام بیدایەتیش باسم کرد گوتم ئاوات ئەکادیمی واتە زیندووبوونەوەی ڕۆح جەستە تەندروستی ڕێکخستنی کات خەو خۆراک هەمووی لێ تێدا دەبیندرێتەوە بەڵێ هەمووی تێدا دەبیندرێتەوە الحەمدولیلا یعنی بەڕاستی من خەوم ڕێکخستیا خواردنەکانم الحەمدولیلا هەر بەخۆم پێشتریش لەسەر خواردن تەندروستم بەس ئێستا زیاتر تەندروستم کردیا بەهۆی چایەکان و ئەو شتانێکەوە مامۆستا حەتا پێمانی گوتیا ئەو ڕۆن و چاو ئەوانە زۆر استفادەم لێ کردیا الحەمدولیلا لە لایەنی تەندروستیم استفادەم لێ کردەوە لە لایەنی مشک و یادگە زۆر استفادەم لێ کردیا ئەو ڕۆن و خۆراکانە بەکاردێنم الحەمدولیلا بەنسبەت بابەتی ڕۆحیتان زۆرە ماشەڵاتان لێبی مامۆستا سدیق کە محاضاراتی هەیە ڕاست دەتکاتە بەشەرە چیدی بەڕاستی دەتکاتە مرۆڤ بە چیدی ئەوەندە شحنت دەداتێ هەموو مامۆستایەکان الحەمدولیلا زۆر لێتان ڕازیمە مامۆستا ئاوات مامۆستا عەتا مامۆستا سدیق و مامۆستا ئەزیزی تایبەت يعني هم تاريز وتايبتان هي براستي حقي طواو تاندايا با أكاديميا كي بدرسكان زور سودم لتان بينيا زور استفادة لتان كرديا ودرس إضافي كان زور استفادة لكرديا راهن أنا كان يعني حقي زيادة تام بمدايا براستي. بلى
توفق بنيار خی گەورە بەرەکەت بخاتەوە ئەکادیمیایەی خی گەورە هەر سەرکەوتوو پایدارتان پێ یا ڕەبی. اللهم آمين. خوشك سرويان خواي قولي بو خوش تنجيجاك أو دعاء جوانانتان. خوشكي برازي من تو بشروتت بشتر يادگاری ناخۆش مە بۆ لەگەڵ قورئان لەبەر کردنە. ئێستا ئەگەر کاتت بدەینێ پێت بڵین قورئان نەکرد لەبەر بکە بە وەکو بە ژماری ئاەت لاپەڕۆ لەبەری بکە بە وردەکاری زۆرەوە. ئایا مە شتێکی زەحمەتە یان ئەتوانیت و ئەڵێ ئەیکەم ئەنجامێدەم ئینشاءالله؟ وڵی ئەمن بەڕاستی لەگەڵ ئاوات ئەکادیمی نالێن زەحمەتە بدایت کە بەشداریم دەکرد شتەکانم دەدیت یعنی وەکو شتێکی لەلام قرس بدەم بۆ قورسەوە بدەکرێت زەحمەتە دەستکو یعنی شەقاوم لۆی هاویشتیا دەستنینە الحەمدولله توانیتم بکەم چونکە ئەویان لەمە دروست کردیەکەوە ئەمە دەبی یعنی هێزێکی پاڵنەرمان هەبی ئەویان لۆمان دروست کردی الحەمدولله ئەو هێزە پاڵنەرەوەی کردیا شتەکان بەدەست بینی. ئێستاکە بەڵێ دەتانم بڕیارمدا سوورەتی حەشر ئینشاءالله لەو چالنجەی بەشداری دەکەم ئینشاءالله بەدەستیشی دێنم دەتوانم و بە ئاەتەکان بڕەقەم لەبەر بکەم ئینشاءالله. ئینشاءالله ئینشاءالله. خاتو سروەیگیان ئەوانەی کە بەتەمەی حیفظی قورئان بەتایبەت کە تۆ خۆت تەلەبەی ئەو بواری و ئەوەتی راست شتێکی لە چالاکردنەوە ئەتوانن ئەوە بەدەست بێنن. ئێمە پرۆژەی قورئانمان هەیە تابەت بە بەشداربوانی لەبەرکردنی قورئان. تۆ ئینشاءالله بەتەمەی بەشداری بکەی و دەتوانێتدایە چەندێک لەبەر بکەی هەموو قورئان بە چەندێک لەبەر بکەی لە مێشکی خۆدا چەندێکت داناوە؟ وڵی بەونیەتی هاتیما بە دوو مانجی بمە حەفظ قورئان ئینشاءالله ئەگەر خۆی گەورە یارمەتی دەرم بیتن و هیچ تەگەرێک لە ڕێم نەبی ئینشاءالله و ئەوەی زۆر جێی دڵخۆشیە ئەو گروپەی حفظی قورئانە ئەوەت ئەکادیمی بە خۆڕایی پێشکەشی کردیە بە بەشداربووەکانی بەڕاستی ئەوە جێی دەستخۆشیە ئەو زۆرش دڵم پێخۆشە بۆ گروپەی و هەموو هەوڵدانیشمان لۆ بگەینە ئەو گروپەی و حفظی قورئانی تێدا بکەین ئینشاءالله. بە پشتیوانی خی گەورە لە خزمەتدانین. خوشکە سروەی بەڕێز لەناو دڵتانە و ڕۆحتان پڕکا لە خۆشی یا رب العالمین. ئامین یا ربی. خوشکە بەڕێزەکەی من ئەتوانیت پێمان بڵێ کە ئایا ئاوات ئەکادیمی و بەتایبەت کۆرسی چالاکردنەوە چه جیاوازێکی لەگەڵ کۆرسەکانی ترە؟ ئایا تۆ کە پارەکەوتدا و ئەم پارەی کە دات و تر وازت لە ئێنی کە خولەکە تەواو بوو یان لە دوای ئەوش بێ بەرامبەر هەر بەردەوام چالاکیمان ئەبێت تەنانەت لەناو خولەکەشە چالاکیمان بۆ ڕێخستە بوون چۆن ئەم وڵی زۆر بە جوانی دەیبینم بەڕاستی یعنی ئەوەی لێدە هەیە باوەڕ ناکەم لە جێیت کە هەبیتن لە جێیت کە زانیتم تەنها خولەکە ئەوەندە مانگەی و پێ دەڵێن تەواو استفادەت کرد و نەکرد هەر ئەوەندەیە ئەو هەم زانیە خولم بینیە بەڕاستی بەس لێرەوە نییە لێرانە هەتا دانیشە لە خولەکەی و هەتا تاو استفادە نەکەی ئیزنت نادەم دەست لێبەر نادەم. ئەم زۆر سوپاسان دەکەم ئەم بەخۆم لە خولی یاسە بووم لە 12 شتانیتم دانیشتەوە و لێرانەش ئەگە تاو استفادە نەکەم دەتانم یعنی هەتا تەواو استفادە نەکەم لەگەڵم دەبن مامۆستایەکان ئەو هەم زانیە بەنسبەت خولی خێزانیە ئەوەی گروپی خێزانیەکەی بەڕاستی کارێکی زۆر جوانە زۆر جێی دڵخۆشی بەشدار بووانە زۆر دڵم پێتان خۆشە بەڕاستی یعنی بەیانیان کەوە زوومی ڕاهێنانمان لە بۆ دەکەنەوە کارێکی زۆر باشە دەستان خۆش بێ ئەم باسم کردیە یعنی دەڵم بەڕاستی ینی کارێکی زۆر جوان دەکەن دەست لە بەشداربووەکانیان بەرنادەن ئەگەر ئەمن 10 ساڵی تکەشبی دەتانم لە گروپەکانی وان بەشداری چالاکیەکانیان بکەم لە زوومەکانی ڕاهێنان دەتانم لەگەڵیان بەشدار ببمەوە جێگەی دەستخۆشیە بەڕاستی لە هیچ شوێنێکی دیەوەی نبینم بەڕاستی. ئەی خوشکە سروەیان تۆ ئاماژت بۆ کردو ئەگەر ئیسفادە نەکەین لە گروپێک ڕێگەمان لەدەن لە گروپێکی تر بەشداری بکەینەوە ئایا ئەوانی ئیسفادە ئەکەن کێن کەم تەرخەوی مامۆستاکانە یان کەسەکەی خۆی هەوڵ نادا مەسەلەن تۆ بۆ زروفێکی تایبەتی ئەگەڕێنیتەوە؟ نه زروفی تایبەتە بەخۆی زروفی تایبەتە ئەگەر کەسێک مەسەلەن ئەگەر ئیسفادەی نەکردی دانیشتبیت و زروفی تایبەتە مەسەلەن هیچ جازێ وەرگرتێ بەزەو لە هەم کورسەکەەوە نییە ئەوە نییە لە هەموو کورسەکە تو مەسەلەن وعدی 2 مانگت فێدەن ئەتو بۆ 2 مانگەی ئیسفادە بکەی و نەکەی و زروفت بێتە ڕێ بنێتە ڕێ ئامادە نینە لەگەڵت بن هەتا ئەخیری هەتا تو ئەنجامەکەی بەدەستدەینی مەبەستم ئەوەیە ئەوەت ئەکادمی لەگەڵت دەبیتن
حتى أنزامة سطا سطا وبدز ديني بلى الحمد لله. نا والله براسي هيت يعني هيت كم ترخني لما مستكاني أنا والله يعني بزيادة وحقي درسك يددن براسي بزيادة حقي درسك عن دايا حقي بابتك عن دايا خواده سەکان خۆش بێ خۆش کەسروەتیان زۆر 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 سپاس دەکەین بۆ ئەو پەیامە جوانانەت بۆ ئەو قسە جوانانەت بۆ ئەو وەفا و ئەماکداریانەت بەڕاستی ستاف و مامۆستایانیش پێزانین و سپاسی خۆمان بۆ ئەی بەڕێز دەرابڕین دەسەکان خۆش بێ بارەکەڵڵا فیکم بۆ قسەکانت ئەگەر هیچ پەیامێکت نەماوە بەوانی کە گوێبیستی قسەکانتن ئینشاءالله کۆتایی بەم پەیامە جوانە ئەهێنین. والله تنها يك بيامم هي مش دلم سند يعني زو إنسان قرنشي بخودي خوي خود وروحياتي خوي بداتن أوان إيش دان درنجا تسوكا براسي أهمي قرنتر أوي كإنسان برا بخوي بداتن برا بخوي بقيامتي بدا خاصة أو بردان بلبركت القرآن زور زور يعني لا ليش مشتكى برأيي من وزور سپاسی بپەیانم هەیە لە بۆ هەموو مامۆستایەکان لۆ ئاوات ئەکادیمی زۆر سپاستان دەکەم بەڕاستی زێشانە زینا هەتا بڵێم یعنی تەواو نابیتن بەڕاستی. الحەمدوللا فەزلی خوای گەورەیە سپاس بۆ قسەکانتان جەزاکی خەیرن بەرز بن یا ڕەبی ئەم جارە بتان بینینەوە ئینشاءالله تانڵین بەچەنێک لەبەرتان کردن ئینشاءالله لا داهاتووترا ئەو قسانە لەسەر قورئان لەبەرکردنەکەتانەکەین لە پشتیوانی خوای گەورە إن شاء الله موفق بي يا ربي دستكانت خوش بي ودرستيك في الدم بارك الله فيك خدت بخير ذات موسى بارك الله خوش كبرات